بله سرکفتنک مزن پارتیا دموکراتا کردستانی ده حل بجارتنا پارلمانتویا کردستانی ده سروکی برای فراکسیون پارتیا دموکراتا کردستانی پارلمانتویا کردستانی دکتر زانا ملا خالد میوانی منه بخیراتی که زانا زور سپاس که زانا سرکفتنک مزن یا پارتیا دموکراتا کردستانی به چی وگریده دیتو؟ زور سپاس دەستپێک سواز بۆ خوای گەورە سپاس بۆ پشتیوانی خەڵکی کوردستان کە جارێکی دیکە متمانەی زۆرینەی خەڵکی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستانیان بەخشیەوە. بە تەکید پارتی دیموکراتی کوردستان ئێمە لە ڕابردووشدا تەکیدمان لەوە کردەوە کە پارتی هەمیشە مێژوویەکی هەبووە مێژوەکەی سەلماندیتی کە لە داهاتووچی دەکا. گوتاری پارتی لەگەڵ کردەوەکانی هاوتەریب بوون. هیچ کاتێک پارتی دیموکراتی کوردستان دروشمی بێکرداری نەبووە و خەڵکی کوردستان حکومڕانیەتی پارتی تەجروبە کردیە. لە حکومڕانیەتی پارتی خەڵکی کوردستان تێیدا ئارام بووە، خەڵکی کوردستان تێیدا سوودمەند بووە. بۆیە لە ماوەی 5 ساڵی ڕابردووی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان بینیان ئەم گوتارانەی جەنابی سەرۆک وەزیران کە بە خەڵکی کوردستانی دەدات کردارەکانیشیان هاوتەریب لەگەڵ گوتارەکان بینی. کەواتە خەڵکی کوردستان دەیەوێت هەگبەیەکی پڕ هەبێت لە حکومڕانیەتی هەرێمی کوردستان. ئەو هەگبەی جەنابی سەرۆک وەزیران کە بینیان کردەوەکانی هاوتەریک بوون لەگەڵ گوتارەکانی خەڵکی کوردستان دەیانەوێت هەگبەی داهاتووی جەنابی سەرۆک وەزیران ببینن و دەیانەوێت بزانن کارنامەی جەنابی کاک مەسرور بارزانی لە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستانیشدا ببینن. بۆیە ئەوەی کە خەڵکی کوردستان دەژی ینی هێوین خەڵکی کوردستانی هین مەزنترن کە کەیزان. بەتەکید دەزانی خەڵکی کوردستان و خزمەتکردنی جەماوەری کوردستان خەڵک هاوڵاتی لە کابینەی ڕابردوودا سەنتەری خزمەتگوزاریەکانی حکوومەت بووە. بۆیە بە دڵنیایی خەڵک ئەو چاوەڕوانیەی لە پارتی دیموکراتی کوردستان هەیە کە لە داهاتووشدا بە هەمان هەگبەی پڕی بێتەوە مەیدانی خزمەتکردن و هاوڵاتی سەنتەری خزمەتگوزاریەکانیان بێت. بۆیە ئەوەی کە جارێکی دیکە خەڵکی کوردستان متمانەی بە پارتی دیموکراتی کوردستان بەخشیەوە حکومڕانیەتی پارتی لە ڕابردوودا بینی بوو. ئەنی خەڵک متمانەی بە شتێکدا کە بینی بووی لە ڕابردوودا متمانەی بە شتێک نەداوە کە خەیاڵ بێ کە خەون بێ لە داهاتوودا بزانێت چی دەکا. ڕابردووەکی بینی و ئەم ڕۆژ دەبینی و بە دڵنیایی داهاتووی خزمەتگوزاریەکان دەبینی کە لە سەردەستی پارتی دیموکراتی کوردستان چ دەبێت و داهاتووی هەرێمی کوردستان بە چی دەبێت. ڕوونتر بڵێ خەڵکی کوردستان ئارامی دەوێت، خزمەتگوزاری دەوێت و خەڵکی کوردستان دروشمی بێکرداری ناوێت. Yani banglaşıya hilbijartını edeşi parti duruşmaya arami pekfeyi avedani derxist bu peş yani baveriya halki bewan duruşmayın parti zedetir bu gora bayedin kekesan. Ha بتأكيد خەڵکی درسۆزی کوردستان لەگەڵ ئارامیە لەگەڵ سەقامگیری سیاسیە کۆمەڵایەتیە داراییە هەمویان بەیەکەوە وابەستە و بەیەکەوە بەستراون. جەنابی سەرۆک بارزانی هەمیشە دەفەرمێت هەموو کوردێکی دڵسۆز پارتێکی باشە کە جەنابیان تەکید لەوە دەکاتەوە ئەوە وتەی جەنابی بارزانی نەمر بووە. بۆی دوێنێ ئەوانەی کە دەنجیان بە پارتی دیموکراتی کوردستاندا هەمویان لە ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستان نەبوون. ئەو کوردە دڵسۆزانە بوون ئەوەی جەنابی سەرۆک بارزانی دەفەرمێت. ئەوانەی کە لە خەمی پاراستنی ئەزمموی هەرێمی کوردستان بوون، ئەوانەی کە لە خەمی مانەوەی هەرێمی کوردستان بوون، ئەوانەی کە لە خەمی داهاتووی هەرێمی کوردستانن. بۆیە ئەوانەی دەنجیان بە پارتی دیموکراتی کوردستاندا ئەو کوردە دڵسۆزانە بوون کە خۆیان بە بەشێک دەزانن لە پاراستنی قوارەی دەستوری هەرێمی کوردستان. کەکی زانە لە تەوایا سۆسیال مێدیایی دوهی شەف پشتی بداوی هاتنە هەڵبژارتنان کورد کوردستانی لە هەر چار پارچەیەن کوردستانیشی دنەویسین کوردستان سەرکەفت. چاوە فەرمی دەزانی بابەتی کوردستان سەرکەوت بە تەکید ئەم تەنها دێڕێک نییە تەنها وشەیەک نییە بە فعلی کوردستان سەرکەوت چونکە وەک باسم کرد سەرکەوتنی پارتی هاوتەری بە لەگەڵ سەرکەوتنی کوردستانیان بە شێوەیەکی گشتی چونکە هەموو خەڵکی کوردستان دەزانێت کە دەنگ بە پارتی دەداتەوە کوردستان لە دەستێکی ئەمیندا دەبێت. بۆیە ئەمە ئەوە دەگەیەنێت کە فعلەن سەرکەوتنی کوردستانە. من تەقدیرم هەیە بۆ هەر دەنگێک لە کوردستان چونکە هەر دەنگێک بە هەر هێز و لایەنێکی سیاسی درابێت ئێمە تەقدیرمان بۆ هەیە چونکە بەهای دەنگ سەنگی دەنگ
هەر هاوڵاتیەک بێ هەر ڕەنگێک بێ هەر ئایدیا و بیرکردنەوەیەک بێ سەنگی خۆی هەیە بەلای پارتی دموکراتی کوردستانی ژەو دەرگانە دەنجی گرنگن بۆیە سەرکەوتنی کوردستان و سەرکەوتنی پرۆسەکە پارتی دموکراتی کوردستان هاوتەری بە لەگەڵ سەرکەوتنەکانی پارتی بۆیە ئێمە سەرکەوتنی پرۆسەکە لە پێشەوەی سەرکەوتنی پارتی دموکراتی کوردستان دەبێنین کەکی زەنە 230,000 دەنگ زێدەتر پارتیان لەگۆر هەلبژارتنا بەرێ باوەرم ینی 25-26 وێزگەشی نەهاتی نەبەکردن لێ حتا نەها 230,000 دەنگ زێدەترانیان ئەف چه هێ زێدەدێ پارتیش بۆی قۆناغا پێش زانی ئێمە لە هەڵبژاردننی 2021 لە دەیدا کە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عراق کرا لەگەڵ ئێستا جیاوازی دەنگەکانی پارتی ئەو ژمارەی جەنابەت ئیشارەت پێدا دروستە 230,000 دەنگمان زیاد کردیان ئەمە جارێکی دیکە ئەرچی پارتی دموکراتی کوردستان قڕستر دەکات ئەرچی ئێمەمانان قڕستر دەکات کە فعلەن ئێمە خزمەتکاری خەڵک بووین و لە ئێستاش خزمەتکار بین لە داهاتوشدا خزمەتکاری خەڵک بین ئەمە کوردستانیان جارێکی دیکە بە پارتی دموکراتی کوردستانیان ڕاگەیان کە ئێمە ئەو دەنگانەی خۆمان نوێنەرایەتی خۆمان بە پارتی دموکراتی کوردستان دەبەخشینەوە چونکە لە ڕابردوشدا ئەگەر دەنگی پارتی بە شێوەیەکی تر بوو بێ ئێستا ئومێدی زیاتریان بە پارتی دموکراتی کوردستان هەیە بەو هەک بەو کارنامەی کە پارتی لە حکومڕانیتدا پێشکەشی کرد و دڵنیان لەوەی کە کارنامەی پارتی لە داهاتوودا کارنامەیەکی پڕە هەکبەیەکی پڕە و چاوەڕوانی جێبەجێکردنی ئەو کارنامەی پارتی دموکراتی کوردستانن لە کابینەی داهاتوو حکوومەتی هەرێمی کەکی زەنە داخواست ینی هەم ڕایاگشتی کوردستانی هەمژی ئاسان ناودەولەتیش هەیە و حکوومەتێک زوو وەرە دامەزراندن پێنگاوی داهاتی پارتی بۆ دامەزراندنی حکوومەت چ دەبێت لە ڕوونە لە پەیامی جەنابی سەرۆک بارزانی لە پەیامی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش داهاتبوو کە ئومێد دەکەن بە زوویی هەنگاوەکانی دانوستاندن بۆ پێکینانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەست پێ بکە خوازیاری ئەوەین سەرجەم لایەنە سیاسیەکان لە ئاستی ئەو بەرپرسیارەتەدا بن کە گەلی کوردستان ئەگەر هەر لایەنێکی سیاسی تاکە کورسێکیشی بەدەستهێنابێ دەبێت لە ئاستی بەرپرسیارەتی دەنگدەرانی خۆی دابێ بۆیە دەبێت هەمومان بە بڕیاوی من لە قۆناغی بانگەشەی هەڵبژاردن دەرباز ببین بەرەو ئاراستەیەکی تر هەنگاو بنین کە خزمەتکردنی کوردستانیانە هەر یەکەی بە پێی قەبارەی خۆمان لایەنە سیاسیەکان لە کوردستان لە خزمەتی خەڵکی کوردستان دابین خەڵکی کوردستان ئارامی دەوێت خەڵکی کوردستان خزمەتکردنی دەوێت دەنگەکانی کوردستانیان دەبێ وەکو پێگە و سەنجی خۆیان مامەڵیان لەگەڵ بکرێ بۆیە لە داهاتوودا خوازیاری ئەوەی لایەنە سیاسیەکان بەو پەڕی بەرپرسیارەتیەوە بەپیل دەستپێشخەری پارتی دموکراتی کوردستانەوە بێن کە لە پەیامی جەنابی سەرۆک بارزانیەوە تاوەکو جێگرانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستاندا هاتووە پەیامەکان ڕوونن بۆ ئەم بابەتە یعنی گرنگیە پێکانینا حکوومەتەکە بلەز زوو چییە کەکەی زانان ینی هەمش بووی باوەریە ڕایاگشتیە کوردستانی هەمیشی بووی ئاستا ناودەولەتی هەنەی هەم ناوچەکە ئەوەمان لێ دەخوازێ دۆخەکە ئەوەمان لێ دەخوازێ و گۆڕانکاریەکان پەلەن قۆناغەکە ئەوەمان لێ دەخوازێت کە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووی پێک بهێندرێ چونکە خەڵکی کوردستانیش کە دەنجیان بە هێزولایەنە سیاسیەکان داوە بۆ ئەوەیە کە حکومڕانیەت لە هەرێمی کوردستان ببینن و دەیانەوێت حکوومەت ببینن و ئەو دەنگانەیان بۆ ئەوەیە کابینەی حکوومەت و بە شێوازێک هەیکەلێتەکە تازە بێتەوە بە گوێرەی قەبارەی دەنجی لایەنە سیاسیەکان هەر لایەنێک لە هەرێمی کوردستان قەبارەی خۆی بینی و دەنجی خۆی بینی ژمارەی کورسەکانیان دیاری کراوە بۆیە هەر یەکەیان بە پێی پێوەر و قەبارەی خۆیان دەبێت لە ئاستیەوە بەرپرسیارەدا بن بەلای ئێمە گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هاوڵاتی بێت چۆن لە ڕابردوودا حکوومەتی هاوڵاتی بووە بۆیە ئەم بەرپرسیارەتی پارتی دموکراتی کوردستان زیاترە لە بەرپرسیارەتی لایەنەکانی دیکە بۆیە هەمیشە پارتی دموکراتی کوردستان لە ئاستی ئەو بەرپرسیارەتی خۆیدا بووە لەو بەرپرسیارەتی ڕای نەکردێ لە داهاتووشدا بەرەو ئەو بەرپرسیارەتە هەنگاودنێت کەکی خالت مژارێک ینی گەلێک بالا منشان ینی بەشداریە هەلبژارتنا پارلەمەنتویا کوردستانی دە ئاستا کوردستانی گشتی دە سەدی هەفتی دوو بوو ینی ئەڤ یەک باوەردکم عراقی دە توجارە ئەڤەیەکی ڕوو نەدایە دو کوردستانی دەژ ینی ئەڤ بەشداریەکی گەلەکسی دەیە دیرۆکە هەلبژارتنین کولی کوردستانی لە دارکەتی ئەڤ یەک چه هێزێ دێژ بۆ
دانوستاندنین ناوبینا هەولێر و بەغدایدا کارگەریەکی وێ دەبێت چاوە بکرێت. زانی بەشداریکردنی کوردستانیان لە پرۆسەی هەڵبژاردندا بە ڕێژەی 1970 بەڕاستی سەرکەوتنێکی مەزنە بەلای هەموو لایەنە سیاسیەکان دەبێت ئەمە قەبارە و سەنگی خۆی هەبێت چونکە مشارەکەکردنی خەڵک لە پرۆسەیەکی وا دیموکراسیدا کە دەیانەوێت خۆیان پیادەی ئەو مافە دیموکراسی خۆیان بکەن بەلای ئێمە لە دەنجی ئەحزابی سیاسی گرنگترە. ئەمە مشارەکەکردنی خەڵکە لە حکومڕانیەت لە دەسەڵاتی یاسادانان لە هەموو دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بۆیە دەبێت بە گوێرەی ئەم بەشداریەی هاوڵاتیان و کوردستانیان لە داهاتوودا هەموو هێز و لایەنە سیاسیەکان بە گوێرەی ئەمە مامەڵە بکەن. لە داهاتووشدا بۆ قۆناغی داهاتووی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا ئەمە بابەتە زۆر گرنگە چونکە کوردستانیان سەلماندیان دەیانەوێت خۆیان ممارەسەی مافی دیموکراسی خۆیان بکەن و خۆیان مشارەکەی سیاسی بکەن لە هەڵبژاردننی نوێنەرانەکانیان لە پەرلەمانی کوردستان و مشارەکەکردن دەبێت لە حکوومەتی ئایندی هەرێمی کوردستان. بۆیە ئەوە دەسەلمێنێت کە پەرلەمان وەکو ئەو مەفهومەی کە هەیە دەسەڵاتی گەل بۆ گەلە و حکوومەتیش حکوومەتی هاوڵاتی دەبێت حکوومەت لە هاوڵاتیانیش بۆ حکوومەت دەبێت. کەکی زانێتە بخۆ سەرۆکی فراکسیۆنا پارتی بووی لە پارلەمنتۆیا کوردستانی یعنی ئاستا ناودەولەتی دەژی هەلبژارتنە هەرێما کوردستانی وەکی هەلبژارتنێکی دەمۆکراسی شەفاف و سەرکەفتی هاتە بنافکردن ji بۆی vê xûla nû ya parlamentoyê ev tê çi atayî زانی لە بابەتی شەفافیەتی ئینتیخابی هەمیشە لە ڕابردووشدا ئێمە قسەمان لەسەر ئەوە کردیە پارتی دیموکراتی کوردستان بەڕوونی لە کاتی دانوستانیشمان لەگەڵ لایەنەکانی دیکە هیچ کاتێک گرفتمان لەوە نەبووە کە چ پێوەرێک دەبێت بۆ هەڵبژاردن چ ئامارێک بەکاردەهێنرێ گرنگ ئەوەیە خەڵکی کوردستان پیادەی ئەو مافە دیموکراسی خۆی بکە و هەڵبژاردنێکی شەفاف بێت. خۆشبەختانە لە هەڵبژاردننی ئەمجارەدا کە دوێنێ بەڕێوە چوو کەمترین سکاڵا تۆمارکران و هەڵبژاردنێکی دەتوانین بڵێن شەفاف بوو بە ڕێکوپێکی هەندێک گرفتی تەکنیکی هەبوو خۆزگە و گرفتانە نەبوونە چونکە پێم وایە هەر دەنگێک کە نەیتوانێت بڵێ بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک گرفتی تەکنیکی هەبوون دەکرێت لە ئایندەدا ئەم گرفتە تەکنیکیانە چارەسەر بکرێن نەخوێندنەوەی پەنجەمۆری دەنگدەران یاخود ئەو کارتەی کە کارتی دەنگدان هەندێکیان ئامێرەکان مطابق نەبووینە ینی هەندێک هاوڵاتی بێبەش بوون لە دەنگدان دەکرا فعلا دەکرا ڕێژەی بەشداری زیاتریش دەبوو ئەگەر ئەو گرفتە تەکنیکیانە نەبووایە بۆیە هەر دەنگێک کە نەیتوانیوە دەنگ بدات ئەم دەنگە بەڕاستی سەنگی خۆی هەیە ینی ئێمە متەئسیرین بۆ ئەو دەنگە ئێمە نازانین ئەو دەنگە پارتی بۆ لایەنێکی دیکە بۆ بەڵام وەکو دەنگدەرێکی هەرێمی کوردستان مافی خۆی بووە بۆیە ئەوە دەسەلمێنێت کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەیانەوێت بەشێک بن لە بەشداریکردنی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان کە ئەمە جێگای دڵخۆشیە کە هاوڵاتیان ویستی ئەویان هەبێت مشارەکە بکەن لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان. کەکی زانێتە دیار کرد و لە هەرێمی ئالۆزی هەیە ئالۆزیەکی مەزن لە هەرێمی هەیە و هەرێما کوردستانی دوێ ئالۆزیەدە هەلبژارتنێکی گەلک سەرکەفتی پێکانی لێژ بۆی پێکانینا حکوومەتە هەرێما کوردستانیشی یعنی ئەv ئالۆزیا گۆ هەیە گەلو بنەمایەکی دروستکێ و حکوومەت زووەری دامەزراندن هەر ئالیژی بەرپرسیاریە وەربگرێت دیواری بەڵێ خۆی قۆناغەکە ئەوەمان لێ دەخوازێت دەزانی ئالۆزیەکە هەیە وجودی هەیە و ناوچەکە بە قۆناغێکی هەستیاردا تێدەپەڕێ و بڕیاری هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بڕیارێکی زۆر بوێرانە بوو لەم کاتەدا چونکە لەو حاڵەتانەدا بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن و بەشداری کارەی لایەنە سیاسیەکان و هاوڵاتی لە یەک کاتدا کارێکی ئاسان نییە کەواتە بڕیارێکی بوێرانە بوو کە هەرێمی کوردستان هەنگاوی نەبوو ئەنجامدانی هەڵبژاردن بۆیە پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستانیش بەو پەڕی بەرپرسیاریەتیەوە لە لای پارتی دیموکراتی کوردستان سەهیر دەکرێت و دڵنیای لەوەی کە خەڵکی هەرێمی کوردستانیش چاوەڕوانی ئەوەن قۆناغەکانی پێکهێنانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بە زووی دەرباز ببن چونکە خەڵکی کوردستان چاوەڕوانی هەکبەی پڕی جەنابی کاک مەسرور بارزانین لە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان. گەلک سپاس بۆتە دکتۆر زانە مەلا خالد دەمەیوانێ زۆر سپاس بۆیە.